لەم پێشەنگەیەدا تشک دەخرێتە سەر ئەو توندوتیژیانی دژ بە ڕەشپێستان لە ئەمریکا ئەنجام دراون و پێشەنگەکە لە ویلایەتی ئیلینۆی ئەمریکا کراوەتەوە و تێیدا ئەو کارە دڕندانانە پیشان دەدرێت ئەوانەی بە درێژایی سەدەی ڕابردوو دەرهەق بە پیاوان و ژنان کراون. هونەرمەندان مامەڵەیان لەگەڵ مەسەلەی توندوتیژی دژ بە ڕەشپێستان کردووە لەبەر ئەوەی ئەمە لە وڵاتەکەماندا مەسەلەیەک بووە. پێم وایە هونەر توانایەکی بێهاوتای هەیە کەوامان لێ بکە هەڵوێز وەربگرین و هەروەها تاوتوێ ئەو شتانە بکەین کە بە شێوەیە کە ئەگەر لە ڕێی هونەرەوە نەبێت خۆمانی لێ نادەین. لە پێشەنگەکەدا وێنە و دیمەن و پەیکەری ئەو کەسە ڕەشپێستانە نمایش دەکرێت ئەوانەی دووچاری توندوتیژی دژ بە ڕەشپێستان لە ئەمریکادا بوونەتەوە و گیانیان لەدەست داوە. ئەم پێشەنگەیە هەروەک لە ساڵی 1992 گونجاو دەبوو بە هەمان شێوەش لە ساڵی 1962 شتا و هەروەها لە ساڵی 1922 شدا گونجاو دەبوو. لە پێچینەوە لەسەر ئاستی وڵات لە ئێستادا لەسەر توندوتیژی دژ بە ڕەگەزپەرستی هاندەری نەوەی نوێ بووە بۆ دژایەتیکردنی توندوتیژی دژ بە ڕەشپێستان لە ئەمریکادا ئاوشێوەی ناڕزایەکانی دژ بە گیان لەدەستدانی جۆرج فلۆیدی ڕەشپێست لە ئەمریکا. دوو کاری هونەری لە پێشانگەکەدا هەن ئەڵەی داهێنانی دوێنەیە. یەکێک لەوانە تابلۆیەکی بێناونیشانە کە بە ڕەنگی ئاوی بەدەستی هونەرمەند نۆرمان لوئیسی لە ساڵی 1943 کێشراوە. لە پێشەنگەکەدا پەرتووکێک دانراوە کە تایتڵەکەی ناوی تۆماری سوورە و تێیدا باس لە کوشتن بە هەڵواسینی کەسان دەکات لە دەرەوەی یاسادا. یەکێک لە کۆنترین شتەکان کە لەم پێشەنگەیەدا هەیە و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1995 کۆپیەکی ئەسلی پەرتۆکێکە بە ناوی تۆماری سوور. ئەوەی پەرتۆکێکی دژبەکاری هەڵواسینی کەسەکانە لە دەرەوەی چوارچێوەی یاسا و لەلایەن ڕۆژنامەوان و چالاکوان ئایدەبی وێڵزەوە نووسراوە. وێڵز ئەو ڕۆژنامەوان و چالاکوانە بوو کە بە زۆری بە یەکێک لەو ڕۆژنامەوانانەدا دەنرێت ئەوەی هونەری فۆتۆگرافی و هەڵواسینی ڕەشپێستانی بە شێوەیەکی گونجاو خستە خزمەتی چالاکوانیەوە. ئەم پێشەنگەیە چەندان فۆتۆگراف و کاری دیکەی دەستی هونەری لەخۆ دەگرێت ئەوانەی وێنای توندوتیژی و کوشتن دەخەنە ڕوو کە دەرهەق بە ڕەشپێستان لە ئەمریکادا ئەنجام دراون. دەتوانرا کاری ئێجگار زۆری هونەری هاوپێچی ئەم پێشەنگایە بکرایە، بەڵام بەلای منەوە گرنگ بوو کە ژمارەیەکی گونجاو لە کارە هونەریەکان نمایش بکرێن لە پێناو ئەوەی پشتیوانی لە بیرۆکەی پیشەنگاکە بکە. هەروەها پێویست ناکات ژمارەیەکی لە ڕادەبەدەر لە کارەکان لەم پێشەنگەیەدا نمایش بکرێت و میێوانەکان سەرقاڵ بکەیت. هونەری ئەمریکایی دژ بە توندوتیژی دەرهەق بە ڕەشپێستان لە مۆزەخانەی هونەری مێری و ئەندلی بلۆک لە زانکۆی نۆرثوەسترن هەتا 22 مانگی حەوت کراوە دەبێت و دواتر دەچێت بۆ مۆزەخانەی مۆنگەمری هونەرە جوانەکان لە ئەلەباما.